بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کات و گشتکاتێکتان شاد و کامەران بێ خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێنەکانی دوێنێ پێتان شادەبم بە هیوام جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم جارەی بەرنامەکەتان مامۆستا یاسین سابر ساڵح بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێک بە خێراتنت دەکەین. سواسانەکەم سواسی ئەم دەرفەتتانەکەم بۆتان ڕەخسانین، هەروەها سواسی کەناڵەکەتانەکەم، هیوادارم هەمیشە پێشەنگ بێ کەناڵەکەتان و ئەمەش خزمەتێکی زۆر جوان و ڕێک و پێکە چونکە زۆر بواری لەخوا کۆ کردوەوە ئەم بەرنامەی وەکو مێژووی وەکو جوگرافی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و هەروەها بیرەوەریەکی زۆریشە. ئەوە شادێکی زۆر باش بوو بۆ ئێمە گەلێک مەمنون مامۆستاکەم. ئێمە هەمیشە لە سپاس دەکەم، ئێمە هەمیشە لە نەوەیەک پێش خۆتەوە دەست پێەکەین. قەدەری بەرنامەکەی تۆ وایە ئەبێ لە دوونەوە پێش جەنابتەوە دەست پێ بکەین، بۆیە پێمان خۆشە بزانین ئەم شاژنە کێیە؟ ئەوە دایکی دایکمە نەنکمە. بەڵێ نەنکتە هەر با لێرەوە تەماشایکە. بەڵێ ئەوە نەنکمە تقریبا ساڵی 1964 کۆسی دوایی کردو، ینی ڕسمی پێش ئەو کات هەیە. بەڵێ ساڵی 1964. ئەم ژنە ناوی چی بوو؟ ڕعنا حاجی ئەحمەد قوربانی. ڕعنای حاجی ئەحمەد قوربانی. قوربانی ناوەیە لەقەبە؟ لەقەبە وازانم لەقەبە. بەڵێ ئەمە دایکی دایکتە؟ دایکی دایکمە. بەڵێ باشە. کەواتە کەس و کاری خاڵوان و ئەمانە لە سەرەتاوە لەکوێوە هاتوونەتە سلێمانی؟ خۆی خاڵوانم لە عەشێتی هەمەوەنن. هەمەوەندین؟ بەڵێ هەمەوەنین. بەڵێ تقریبا. مامۆستا چییە زانی لەبارەی عەشیرەتی هەمەوەندەوە؟ واللهی بڵێم چیتە عەشیرەتی تەبەن عەشیرەتێکی لە ناوچەی زۆربەی چەمچەماڵ ئەو ناوە بازیان و چەمچەماڵەوانن. بەڵێ نێرگیر بوون. تەبەن عەشیرەتێکی ئازا ینی جەربەزە بوون. تر خزمەتی ئینیان کردووە کوردیان کردووە بە هەموو شێوەیەک و لەو ئەو زروفەی ئەوانی تیاژیاون زروفێکی تۆزێ ئاڵۆز و شەڕ و ئاژا و ئەمانە بوو بۆیە تقریبان ئەوان ناویان بەەوە دەچۆر کەەوە ئازا و جەربەزە و این بوون. بەڵێ خۆی مامۆستا ئەوەندەی من زانیاریم لەسەری هەبێ ئەمانە ناوچەکەیان لە ناوچی بازیان و ئەم تەیناڵ و تا دەربەنی بازیان و چەمچەماڵ و ئەوانەیە عەشیرەتێکی گەورەن وەکو جەنابە فەرمووت زۆر ئازا و بەدەست و ئەمانە بوون. کاتێکی زۆر لە نێوانی عوسمانلی و لە نێوانی ئێرانیە قاجاریە ئەو کاتە زۆر کە ڕووفەڕیان پێکراوە پیاوی ئازایان تیا بووە. زۆربەی زۆری دۆکۆمنتی ڕێکەوتینی نێوانی ئەو دوو دەوڵەتە یەکێک لەو فەقەرانی باسی چۆنێتی تەعاملکردن لەگەڵ ئەم عەشیرەتە کراوە چونکە یاخی بوون هەم لەلایەن ئێرانیشەوە هەم لەلایەن تورکیاشەوە ئەو دەمە و پێم وابێ دەوڵەتی عوسمانیش بەر هێنی خستون بەر ئاواری و ڕاگواستن و نەفیکردن بۆ لیبیا و بۆ زۆر شوێن بەڵام لە کۆی گشتیە ئەوان هەر لەسەر پێی خۆیان بە جەسووری ماونەتەوە. ئێستاشنەوەیکی زۆر زۆریان ماوە لە منتیقەی چەمچەماڵ ماڵی کەریماغای هەمەوەند و ئەوان کە بەڕاستی ئەوانیش تا خۆی ما بۆ ئێستا کوڕەکانیشی خەریکی کاری با بڵین تۆراس و ئەو جۆرەشتانن کە ئەوە جێگەی دڵخۆشیە. ژنی شێ بووە ڕعناخان؟ ینی باپیرێکیەیە؟ باپی قادری نورەڵڵا. قادری نورەڵڵا. قادری نورەڵڵا. ئەو خەریکی چی بووە؟ وەڵڵاهی نازانم زۆر من نەبووم هەتۆدایەک ئەو ئەمری خۆی کرد نەماوەن. ڕاستە ساڵی 64 وەفاتی کرد. ئەوە نەکەم ساڵی 64 ئەم کاراکتەرە وەفاتی کرد. مامۆستا بە بیرەوەری جەنابێ لە لای ئێوە ژا لای دایک لەگەڵ ماڵی خاڵما لای حاجی مەجی کوڕێتی حاجی مەجی کوڕەتی لە لای ئەو ماڵی حاجی مەجی. کەواتە ئەوە حاجی مەجی ئەوە حاجی مەجێ ئەو ڕسمە ساڵی 1930 گیراوە. باشە ئەو ڕسمە یەکەم کوڕی با بڵێن بەڵێ ڕعناخانە. ئەم بە چیوە خەریک بۆ مامۆستا؟ حەمامی قشڵی ئیجارە کرد بوو. لەسەر حەمامی قشڵ لەسەر حەمامی قشڵە بوو. بەڵێ مامۆستا وەکو زانیاریت هەبێ لەبارەیەوە چونکە من حەزەکەم بینەران ئەوە بزانن کە جەنابە دەستێکی باڵا هەیە لە ئەنسیکلۆپیدیایە لە دایرەة المعارفە کتێبێکی سێبەرگی زۆر جوانی شت دەرکردووە لەسەر ئەنسیکلۆپیدیای گشتی واتە دایرەة المعارف عام. جا قشڵەکەمان بیر نەچێتەوە حەزم کرد بینەران
ئەم سێبەرگەی ئینسکلۆپیدای گشتیەش بە چاوی خۆیان ببینن بۆ باسیکی ئەم پرۆژەیە نەکەین چۆن ئەم پرۆژەیە سەری هەڵدا وەڵام پرۆژەی دەمێکە من خەرێکم هەر لە 61 کە بووم بە مامۆستا ئیتر خولای ئەو ئینەم هەبوو نووسینۆمانە زۆری زانیاریشتم کۆ کردەوە دوایی سرم کرد ئەم زانیارن بۆ شتێکی وەکو ئینسیکلۆپیدیا دەزا کە دائیرەت المعارف عامەیە ینی هەموو هینی کوردەوە عەرەبە و میزە هەموو وڵاتەکان و بەگشتی هەمووی جا ئەم پرۆژەی تر تەوان وەختی خۆی کە کردبووم خەریک بووم ماوەی زۆر پێوەی خەوم بەس لە زمانی کاتی بەعسانە مەتوانین دەرێت چونکە بەعزە معلوماتێکی تایە ئەوان پیان هەزم ناکرا جا ئاخری مایەوە بۆ ئەم دواییەکەوە لە خۆمان لە ڕۆژانی ئازادی بەدواوە جا بۆ معلوماتی من ئەوە سێ بەرگەی سەبەرێکی کەم هەیە حازرە بۆ تەبع ئێستا بەهۆی ئەم قەیرانەوە بەرجی چوارەمی یانی بەرجی چوارەم بەڵێ بەهۆی ئەم قەیرانەوە ئەوە ماڵەن ئەوابی لە سەردەم بۆیان تەباکردن بەڵێ مامۆستا بەکۆی گشتی هەر سێ بەشەکە چەند پەڕەیە نازانی هەسێ بەشەکە 1200 پەڕەیە تقریبا 1200 پەڕەیە بەڵێ خۆی لە پێشە ئەمە چاپی دووەمێتی چاپی یەکەمی بە یەک بەرگی دەرچوو نزیکی 1000 پەڕە شتێکی وا بوو دوایی وتیان ئەو لە بازارە زوو نەما وتیان چاپێکەکەنەوە لە سەردەم ما دەم وایە ئەگەر چاپێکەکەنەوە باش شێوەیەکی جوان و ڕێکوپێک دەچێت بە ملەوەنی جاوە ڕست مشتۆمانە هەموو بۆ جێبەجێ کرد و بە ملەوەنی ئێستا ناکرد بازە ئیزافشتوان گەیشتە تقریبان ئەوجا لە یەک بەرگاجەکەی نەبوو کردمان بە سێبەرێک من هێشتا ئەو شەرەفم پێ نەبراوە کە ئەو کتێبانە ببینم بەڵام ئەمەوێ بزانم کە لە ناو ئینسکلۆپیدیای گشتیەکەیە بەشی دائیرەت المعارفی کوردیش جێگەی بۆتەوە لەو ئیشە ئەس ناکەم هەموو هینەکە هەموو نەتەوەیەکە هەموو گیانە ئەمە فەرق ناکرێت ینی کارە دارت معارف عامە ینی گشتیە نەکردنی بەڵام بەشی کوردیشی تیا ینی بە تێکەڵاو لەگەڵ هەمویانە هەیە بەڵێ بێگومان زۆربەی کوردیشە ینی چی شاعرە ناودارەکانی کوردە و سەرۆکەکانی کوردە و ئەمانەی هەموو تایە وێنەکانیش تەبعاً گەڕایی بەدوایە ئەوەی دەستم کەوتوێ هەموو وێنەکانی بۆ کردو بۆ تەتیب کردوتیایە تۆزانی مامۆسایەسە لە دنیا ئینسکلۆپیدیا بەشێکی گرنگە لە کولتوری وڵاتان یعنی من دەستخۆشی لێ یەکەم بەڕاستی بەداخۆ بەس ئەو بەرجی چوارەمە تا ئێستا کەس نەکردوەوە ئەوە سەردەمیش تەوان پێم وتن ئەوانش تۆزێ بەهۆی ئەم قەیرانەوە نەختێ دەستان کورد بڵێ ئیشاڵات هەیەپەڕێ ئیشاڵات هەیە وەلو بەرجی پێنجەمی شەر لە بەردەستمایە ئەو ئیشەڵا ئەویشک ماوەی چکە لەتوانم ئەویشتەواکەم ئیشاڵا بەلەشی ساخ ئەوانیش تەواوەکەی بابینەوە سەر ئیجارەکەی با بڵێن حاجی مەجی خاڵێ حەمامچی فەرموود ئیجاری کردبوو حەزەکەم بە بینەرانی بەڕێز بڵێ حەمامی قشڵا لەکوێ بوو و ئەگەر بزانی کەی دروست بۆ کێ دروستی کردووە بڕابکە بۆ تاریخەکەی نازانم تەبانەوە لە ئینی منە نەبووانی پێش لەدایک بوونی من بەوەمانە بەس ئەمامی قشەڵ لە سەجادەی مەولوی بوو لە بازاری دەبۆکە ئێستا بەڵێ بازاری دەبۆکە ئێستا ئینەکەی لە شوایە کە ڕووی کردۆتە سیمای گۆژەی کۆن لە دەرگاکەی لێیا بوو جا تۆزێ بە پلیکانە بۆی سەرەکردیتەوە سەرێ ئەکەوێتە لاتەنیشتی پشتەوەی سینەمای سیروان لەسەر شەقامی مەولەوی من خۆم بینیومە مامۆستا بیرم مێت بە 20 قادرمەیەک بۆی سەرەکەوتی دیارە شوێنەکە کاتی خۆی کە دروست کراوە لەسەر گردۆڵکەیەک دروست کراوە پێشم وابێ ئەمە هینی پێش هاتنی ئینگلیزیش بێ مامۆستا بۆ ئەزانم وەنیە هی سەردەمی عوسمانلی ئەوانەیە بەڵێ هیچەوە سەردەمی عوسمانی جا ئەو ئیجاری کردبوو بەڵێ ئەو ئیجاری کردبوو تۆ بزانی یعنی تا ئەو کاتەشی کە ڕووخا هەر ئیجاری ئەوان بوو بەدەست ئەوانەوە بوو تا هەفتا و سێ و چوارەوانەکە ساڵە 2 ساڵ پێشەوە 2 ساڵ پێشەوەی کە بڕوخە بەدەستەوە نەمایتە نازانم چێ کە ئیجاری کردبوو بەزمان بەسا ئەو کەسێک کە حەمامی ئیجارە کرد یا حەمامی هەبوو لە سلێمانیا دەخڵێکی باش بوو بۆ خێزانە وەڵا خراپ نەبوو تەمان پێژە پێژەوایە بەڵام جەنابە حاجی مەجی فریای کەوتووی ینی خاڵ فریای کەوتووی باشە لە 1970 ئەمری خۆی کرد مادام هێشتا هەر لە مەداری با بڵێن نەنگ تا ئەسوڕێینەوە ڕعناخان خالی خۆش بێ ئەی ئەمەیان ئەمە برای حاجی مەجیانی ئەمیش هەر کوڕی ڕعنەخان بەڵێ کوڕی ئەو خاڵە مەرما عومەری
چایچی پێعمەری ئەوقافی پێڵێن خۆی ئیجاری چاخانەی ئەوقاف کە ئێستا ئەنی بەشێکی ماوەتەوە لەو پێش چاخانەکە گەورەتر بوو چاخانەی ئەوقاف لە شەقامی بێکەس لە سەراوەکەی بۆ بەدی لەژێر ئوتێلەکەی هینایە ئوتێلی نازانم شیرین وابزانم تێشیرین بەرامبەر بە سینەمای ڕەشیدی جاران ڕەشەمۆڵی ئێستا چایخانەی هەبوو ئیجاری ئەو ئەوەش باشە ئەمەیان چێ مامۆستا ئەوە شەر خاڵە عومەرمە خاڵە عومەری چایەتی بەڵێ ئەوە هەرەوە و کچەکانێتی ئەمان ڕووناکە ئەوان شیرینە ئەویشان نازەنی مامۆستا بە ئالێرەوە سەیریکەین تکان ئەمەیان کامیانە ئەوە ڕووناکە ڕووناخانە ئێستا چیەکەن ئەوە خێزانی حاجی جەلالی خوشخەزان مەمە هەم خاڵەزانمە هەم خێزانی حاجی جەلالی خوشخەزان حاجی جەلالی حاجی ئەحمەد ڕەشید برای دکتۆر جەمال برای دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید خوشخەزانمە من حەزەکەم لێرەوە ڕێز و سڵاو بنێرین بۆ دکتۆر جەمال بەڕاستی خزمەتیشی زۆری ئەم شارەکە تا ئێستا کلینیکەکەی بە پارەیەکی کەمە و من دڵنیام لە لای خەڵکی شار پیاوێکە مەکانێکی زۆر باشی هەیە سڵاو و ڕێزی بۆ نێرین ئەی ئەمەیان چێ ئەوە نازەنی نازەنی خانە هەر سێمێتی بەڵێ ئەی ئەویان شیرین خانە شیرین خانە بڵێ شیرین خانی خۆمان بەڵێ ئێمە لێرەوە ڕێز بۆ ئەوی ژەنێرین ئەمەش هەر چایخانەیەکە فرسەتێکی باشە خەڵک بیبینە ئەمەش ئەوە بڵێ هەر خاڵمە و اینجا ئەوەی کە دانیشتوە خاڵ بڵێ ئەوەی کە دانیشتوە لەسەر دەخیلەکە دانیشتووە وانش هەموو شەکری و کڵۆی چاخانەکەی دانراوە وەنیە چاخانی ئەوقاف بەڵێ ئەوقاف چاخانێکی مەشهور بوو بڵێ خۆی ئێستا پچکۆلە بۆتەوە لەو پێش گەورەتر بوو تاکو لەگەڵ مەتعامی عەلی سوورا بە یەکەوە بوون گەورەتر بوون جا ئێستا ئیتر بەش کراوە بەڵێ خاڵ گۆڕانکاری تیا بابێنە سەر کاراکتەرێکی تر کە لە ژیانی تۆ گرنگێکی زۆری هەیە سێبەرێکی زۆر خۆشببختی بۆ تۆ کاتی خۆی ئەم پیاوە بە دوور و درێژی باسێکی ئەم پیاوەمان بۆ بکەم ئەو باوکمە حاجی سابیری بەقاڵی پیاڵان باش تابەن من لە 1939 لەدایک بووم 4 ساڵ کە من تەمەنم 4 ساڵان بوو باوکم کۆچی دوایی کردەوە 4 ساڵ بەڵێ من تەمەن 4 ساڵان باوکم کۆچی دوایی کردەوە یعنی کەواتە لە چلووسیا باوکی وەفاتی بەڵێ لە چلووسیا وەفاتی کردو ئیتر من خۆم و لەگەڵ هەر شەش خوشەکەم دایکەوتنە ژێرباڵی دایکم بەخێوی کردین پەروەردەی کردین باشە حاجی سابیری بەقاڵ بەڵێ بەقاڵی وشکە بوو بەڵێ بەقاڵی وشکە بوو بەڵێ بەقاڵی وشکە مامۆستا بریتی بوو لە چی بەقاڵی وشکە شەکر و چاو ڕۆن و سابوون و برنج و نیسک و نۆک و ئەو شتانە یعنی وشکە کە هینی تەڕەتە بەنەوە سەوزە و مۆزە ناوەشتانەی بەڵام وشکە ئەم بابەتانەیە وشکە خۆت بیرن نایەکە دوکانەکەی بیرمە چونکە دوای ئەوە دوکانەکە هەرمایەوە شەریکێکی لە ئاخر تەمەنیا تەقریبا شەریکێکی گرتە لای خۆی سۆفی محەمەی پێڵێن ئیتر کە باوکم کۆچی دوایی کرد ئەو شەریکەی لای مایەوە من تەبعاً لەگەڵ ئاگام لێ بوو تاکو ماوەیەکی زۆر ئەو شەریکە لەسەری مایەوە یعنی دوای کۆچی بەجێشتنی باوکێ تقریبا 10 ساڵێ دوای ئەوە هەرمایەوە مایەوە ڕازیش بوون لێ بڵێ ئیتر ئەو چی لێ هات ئەوش کۆچی دوایی دوکانەکەشەوە باشە تۆ گەیشتی تا 14 ساڵەوەمانە نەدەتوانی تۆ خۆ دوکانەکە بەڕێوەبەری ماوەیەک ماوەیە کە شەریکەکەمان کۆچی دوایی کرد منیشتر ئەوە بۆ ماوەی ساڵە 2 ساڵ چوونە سەری تر مناڵ بوومەوە ئیشی من نەبوو مەجبور دوکانەکەمان واز لێ هێنا باشە مامۆستا حاجی سابیر خەڵکی چۆ بوو باسە خۆی لە ئەسڵ گەرمیانیە گەرمیانیە کوێی گەرمیان وەکو بیست بێت بڕاوکە نازانم هەرۆنە بیستوە گەرمیانیە بەسەوەنە گەرمیانی و تری وەختی خۆی کاتۆ بۆ ئێرە لێرە ماوەتەوە ئەوش خۆی هەر تاقانە بووە باوکیشم ئەوش تاقانە و برای نەبووە کە هاتوو تۆش هەر بران نییە بران باشە مامۆستا خۆش نییە بینە گوێی لەوە بێ بەڵام تاقانەیی خۆشە یان ناخۆشە وەڵاهی بڵێم چی متاقانەوە خۆشەویسترە ینی لەناو کە سوکار و خوشک و برا ئەومانە بەڵام ئینسان برایەکی هەبێ خۆشترە ڕاستە حاجی سابیر
فەرمود موالیدی چەند بووە بە عەقڵی جەنابێ؟ 1898 1898 ئەزانم ئەوە نێ بەڵێ. باشە. کەی دایکتی هێنابێ؟ وازام لە کاتی بۆگومانەکەی سلێمانیە 24 دایکم بەڵێ ئەو وەختە پێش ئەوە دایکمی هێنابوو ینی لە 1924 لەو دەورە. کەواتە لە پێش جەنابتەوە خوشکت زۆرە؟ بەڵێ ئەو شەش خوشکم چواریان پێش منن، دوانیان دوای من لەدایک بوون. چواریان لە پێش تۆ لە پێش بنەوە. ئەوە دوو برای کەشم بووە وەختی خۆی هەر بە مناڵی فەوتدونیان فەوتاوە. بەڵێ ڕاستە فەرمووی. خوا لیان خۆش بێت، خوا لیان خۆش بێت. پێشەوەی وێنەی دایکت دابەزێنی ئەمێ پرسیارێ بکە. باوکە خوێنەوار بوو؟ نازانم بەخۆ نازانی. ئەی تۆ کێ پێیوتی 1539 لەدایک بووی؟ ئەو نەوانەی کە ئەو جیلەی جەنابێ هەموو یەکی حەو نووسراوە، بۆچی تۆ 15؟ ڕاستە کابراکە بوو ناوی مەلاحمەی شیر بوو، دراوسێمان بوو، تەقریبەن دەرگامان لەبێ ناهەبوو. اینجا ئەو وەختێک کە من لەدایک بووم تەواو ئەو دراوسێمان بوو لە ماڵم بوو. باسی لەدایکبوونی کوڕەکەی کرد، کوڕێکی هەیە ناوی عوسمانە، وتی ئەو مانگە لە تۆ گەورەترە کە ئەو لەدایک بوو تۆش مانگە دو ئەو وتی ئەو سەری مانگ لەدایک بوو تۆ کۆتایی مانگ لەدایک بووی. ئیتر تەبعاً وەختە نازانم چمانگە بوو سەر حیزە بوو ئەو ساڵە تەبعاً بە جۆرەی جەدولی هین هەیە تەوفیق بین السنین. تەوفیق بین السنین بین السنین بین میلادی و هیجری. ئەوە توانی مەسەلا ئەو ساڵانە بە جۆرەی یەکان جەدولە دەری کە مەسەلا ساڵێک ڕێکۆتی چ ڕۆژێکەکە ساڵێکەکە بە جۆرەی من خۆم نیم کردبوو. بۆم دەرکەوتکەوە ژنێکی کەشەیە وەختی خۆی باوکم بەخێوی کردبوو لە ماڵمان نبوو وەکو خوشمان نابوو ئەو وتی تۆ ڕۆژی جومعە لەدایک بووی. ڕۆژەکەی زانیوە؟ بەڵێ ڕۆژەکەی تر کە ئاخری ئەو مانگە و ڕۆژی جومعە ئەکاتە 15 بۆم دەرکەوت. مامۆستا بینی هجری و میلادی بەڵێ ساڵانە چەنە لە هجری کەمە بێتەوە؟ 10 ساڵ ببوورە 10 ڕۆژ هەموو ساڵە بە مەزبوطی 10 ڕۆژیان 10 ڕۆژ و جاریوایە 9 ڕۆژ نەخێر 10 ڕۆژ و ئەزانم 6 ساعت شتێکی وە 10 ڕۆژ و 6 ساعت ئەو یەتە پێشەوە. بەڵێ هجریەکە یەتە پێشەوە. بەڵێ بەڵێ یەتە پێشەوە. بەڵێ ئەخە من بۆیە ئەو شتە لە تەوفیق السنینە ئەو بەو شێوەیە حسابەکەی. بەڵێ وایە با بینە سەر دایکی. ئەمە ژوێنی دایکتە. بەڵێ پێم خۆشە ناوی ڕەچەڵەکی ئەمانە هەموو باسکرد. دایکم ناوی عیسمەتە. عیسمەت قادر نورەڵڵا. عیسمەت قادر نورەڵڵا. بەڵێ ئەیشەیتر کچی ئەو ڕەعناخانەیەکەوە حەزم کردی باسمان کرد. بەس دایکم ینی کە ئێمەی پەروەردە کرد ئافرەتێکی زۆر نورانی و زۆر باش بوو بۆمان ینی پەروەردەی کردن توانی ئەو مناڵانی یان کچانی هەموو بەشوو باوت من گەورە بم لە بژێر باڵی ئەوە. دوای ئەوەی کە باوکی وەفاتی کرد عیسمەت خان چی بۆ ئێوە کرد؟ چۆن بەخێوی کردن؟ ئیرادی ماڵەکە لە چیا بوو؟ تەبەن باوکم خۆی بووە بوو ینی هەی بوو وەختی خۆی چوار خانی کە کۆچی دوایی کرد بێجگە لەو خانی خۆمان تیانەوە چوار خانی کەشمان نەبوو. لە چ گەڕێکی؟ لە هەر لە گەڕێکی چوارباخ لەو ناوچەیە کرێی ئەو خانوونمان وەرەگرت بەوە ینی پێژیان پاشانە پێژ چوار کرێ خان و خوانەی بڕێ. دوایە باوکم بێجگەلەوەش سانێکی مسلمان بوو ڕوو لەخوا بوو خێرۆمەنگ بوو تاکو مزگەوتی چوارباخ ژێر باوکم دروستی کردووە. ئەو چوارباخ کە ئێستا پێڵن قەرە چێوار هەر لەسەر جادەی سەیوان هەر لە چوارباخە. باش ئێستا پێڵن مزگەوتی قەرە چێوار بەس مزگەوتن نییە کە پیان و شێ مەحموو. بەڵێ هەرو مزگەوتی ماوەی پیان مزگەوتی شێ مەحموو. ئەمەی لە خەستەخانەی ئەهلیەکەی جارانی سلێمانیەوە بەرەو خانەقاکەی لە ناوەڕاستی جارینەکە شەقامەکە. بەس وەکو ئەڵێن بازێکەڵێن هەر خۆی ئەرزەکەشی کردووە و هەر باوکیشم دروستی کردەوە بەڵام بازێکی کە ئەڵێن ئەرزەکە هیچەوە باوکم کڕیوەتی بەڵام بۆ دروستکردنەکەی ینی خەڵقیش یارمەتی یاوەین هەڵی گەڕەکەکە ئەوانش پاریان کۆ کردەوە لەگەڵ ئەوەندە خێرۆمەند بووە. بەڵێ دوکانیشی هەبووە دوکانەکەی خۆی بوو کۆتایی ژیانیە تا کۆتایی ژیانی تایە بووە. ئیتر ئیرادەکە ئەوەندە باش بوو کە ئێوە لەخوا بەزە بە باش خوێنەواری لە ماڵی ئێوە تەنیا بوو پیاوان بوو
وڵا هەر من خوار بووم لە ناو خوشەکانمە بۆچی ئەوان بەخوای تر بڵێم چی نازانم یعنی زروفی ئەو وەختە وا بوو ینی کچ کەمتر ینی زمانێک کە ئێشتا باشتی باوکێ مابوو تۆ چوار خوشکیشی لە خۆ گەورەتر هەن ئەوانیش هەر نەچوونەتە بەرخوێندن هیچیان ئەوەی دوای خۆشمەرییان نەچوون بەخوێن هیچ خوێنەواری کشیان نییە وەڵام من ئەو خوشکە بچووەلەکان دوو خوشکمەیە لە خۆم لە ماڵەوە کە من قوتابی بووم لە ابتیدایی لەگەڵیانە خەریکە بووم ئێستا خوان ڕقم و شەناسن و بەعزە کەلیماتی شتێکی دەتوانین بنووسن لە کۆی گشتی ئەو شەش خوشکە چەندیان ماون هەموو بەس یەکە گەورەکەیان ئامین خوشکمە ژنی حاجی ئەحمەد ڕەشید بەڵێ باشە ئەمانە هەمووی ئەو خوشکانی جەنابتن وانە ئەمانە ئەمەشیان ئێستا بۆسە بە ئەمانە هەر وێنەکانیان یەک دانین کامیان لە هەمیان گەورەترە دیارە ئەوەی ناوەڕاست ئەمان لەمیان گەورەترەمە کۆچی دواییشی کردەوە ئەویانە کرد کۆچی دوای دایکی دکتۆر جەمالەوە کەوتم ئەوەی کە وەفاتی کردوانی باشە دوای ئەمیان عایشە خانیەت دوایەوە فاتمە خان دێ اینجا خەدیجە بەڵێ اینجا حەفسە خان اینجا سەبیحە کەواتە ئەم دوانن لەگەڵ لە دوای تۆ هاتوون بەڵێ ئەم دوانیان ئەوەی ڕسمە ڕەش و سپێ گەورەکە ئەوەی سەرەوەی لێرەوە چی بەوە خوشکەکانت دەڵێ چۆن خۆشەویستیەکیان بۆ دەرەبڕی وەڵڵی من ئەو خوش من هەموو یعنی ئیتر بڵێم چی وەکو جەرجی خۆت وەکو ئەو لە هەدی خۆت کەسی خۆم پەیوەندیتان باشە دارێ خوشە گەورەکانم وەکو دایکی خۆم سەیرانەکەم ئەوانی کەش وەکو ئەولای خۆم سەیرانەکەم ڕاستە خواتوان بۆ بێڵێ ئەمەش هەروێنەیەکی جوانی باوکتە بەڵێ با بڵێن حاجی سابیر ئەمەش وێنەیەکی دایکتە پێم وابێ خەریکی جۆلانەیە لە ماڵی خۆتانە یان لە بزانە لە ماڵی خوان کەواتە مامۆسا ئەو کاتێک کە ئیتر دایکێ خوشکەکانی هەمویان شویان کرد لە دوجارە کەوتە لای جەنابێ هەتا کۆتایی ژیانی لە لای کۆچی دوایی کرد هەر لەگەڵ نابە بڵێ بینی خۆمامە مامۆستا خانوەکان چیان لیاو خانوەکان تەوان کەم خانێکیان بەر من کە خۆی وەختی خۆی وەسێتی باوکمەوە بۆ خانێکیان بۆ من و باقیکەی بۆ خوشەکانم خانوویان بۆ تۆ بەڵێ بۆ خوشەکان بە جۆری منش خانێکیانم هەڵگرتەوە بۆ خۆم ئەوانی کەش تر مایەوە بۆ وەرەسە ئەوانی تر تەوان نەموو خانی خوا نەبوویان کرد فرۆشتان و بەڵێ دەمێکە ساڵی هەفتاکان شکر بۆ خوا غەدریشی لێ نەکردن وەنی لەخوا بەزا من ئەوم زۆر پێخۆشە ئەوە بەڕاستی شتێکی زۆر مامۆستا پێ ئەچێت تۆ بەهۆی ئەوەی کە ئینسکلۆپیدیایەکت هەیە هەر خۆت بۆ خۆت ئارەزوومەندی بۆ کۆکردنەوەی ڕسمیش بەخوا کەمتر ئەی باشە مامۆستا بۆچی ئەم ڕسمانە چیەکەن لە لای تۆ مەسەلەن ئەم وێنە جوانی سلێمانی نەبینراوە هەل لێرەوە سەیری وەڵاوە جاران لە جەژنە بۆ کاتی جەژن بازار نێشان دیمەنیشتوانیان بڵاوە کردەوە جایکە لەوانەوە ئەو وازەمەوە کارتانە بۆ کاتی جەژن بۆ کاتی جەژن بەکار مامۆستا ئەمە کوێیە ئەم شوێنە ئەمە قوتابخانەی فەیسەڵی ئەوە فەیسەڵەیە ئەوە بۆ جادەی مەولەیی بۆ جادەی سابونکەران بەڵێ بۆ جادەی ئەوەشیان بۆ جادەی سابونکەرانە ڕوا ئەمەیان بۆ جادەی سابونکەرانە مامۆستا ساڵی پەنجاکانە تۆ ئاوا بینیوتە بەڵێ وەنیە ئاوا بینیوتە ئەی تۆ بە بیرەوەری تۆ شەقامی تازە جادی تازە پێش ئەوەی کە با بڵێن دابدرێت تۆ بینیوتە وەختی خۆی شەقامی کاوە نەبوو نەخێر کاوە مەولەوی هەروە بینیومە پێشتر پێشتر نبینەوە هەروە بینەمە باش ئەمەش هەروێنەیەکی جوانە هی شەقامی مەولەویە کە سەردەمانی ئێوە پێتان وتووە جادی تازە ئەمەش بە جوانی کە دیارە قوتابخانەی فەیسەڵەیە ئەوشان بەری دەکەبەوە ئەوەی ئەو بەریشی تر ئەوەش سەعاتەکەیە کە مەشهورە ئەمەش وێنەیەکی تری هەر سنتەری شارە شوێنە ناسارەکەی سلێمانی مامۆستا ئێمە زۆر ماماوە لەگەڵ بەڕێستا بەڵام ڕێگام بەبا پێکەوە وچانێک بین خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەتتان
مامۆسا یاسین سابر ساڵح مەڵێ جارێکی کەش بەخێراتن دەکەم. سپاس دەکەم خۆی بیاخۆن. پێش ناوبڕەکەی ئمە زۆر شتمان باس کرد بەڵام هێشتا نەگەیشت بووینە سەر ژیانی جەناب. مەڵێ ساڵی چەند چوویتە مەکتەب؟ لە 6 ساڵیە تەبەن چوومە مەکتەب. 6 بەڵێوازم ساڵی 45 بوو کە خاڵم بەڕەحمە بێ ئەو سەر و کاریە کردین ینی کامیان خاڵە حاجی مەجید حاجی مەجی حەمامچی باش ئەو خستێ مەکتەب تر هەر سەرەتایی تاکو و دارمعلیمن هەر لە سلێمانی تاواکو 2 ساڵی 61 دارمعلیمن تاواکن بوو بۆ مامۆستا. باش یەکەم جار لە گوندی نەوتی لە قەراخ پێش ئەوەی باسی مامۆستایەتی بکەین لە قوتابخانەیەک خوێندێ لە سەرەتایی ئەیوبیە ئەیوبی چوارباخ چیە چیە مدیرتان بۆ مامۆستا؟ ساڵح گۆڕون دووسێ لە پێشە ئەلیاغا هەبوو ئەوەڵ جار دوایی تر ئەو ڕۆژ مامۆستا ساڵح گۆڕون ئەو بوو عەزیز ساڵح گۆڕون عەزیز ساڵح گۆڕون هەر 6 ساڵەکە تۆ لەو قوتابخانەیە بەڵێ دوایی چوویتە متەوەستا لە چ متەوەستەیە بێ یەک هەر متەوەستەیە کە بۆ کاتە سلێمانی لە جادەی سەیوان لای فولکەی هینە جادەی فولکەیەکە لە ناوەسی جادەکەی سەیوانە بەڵێ ئالیا بووم مەکتەبەکەتان مەکتەبەکەمان بەڵێ لێیە مامۆستا هۆکاری ئەوەم بۆ ڕوون بکەرەوە بۆچی تۆ لە دوای سێوە درێژت بە خوێندنی ئاکادیمی نەیە نەچوویتە ئامادەی خۆ ئێوە گوزەرانتان باش بوو مەسەلەن دایکێ توانای ئەوەی هەبوو تۆ بەخێو کاوەکو کەسێکی کە نەبووی بۆ من دڵنیان پیاوێکی زیرەکیش بووی وانە ئیترەوە نازم بەس زەوقم لێ بوو یعنی کە دارمعلیمین کراوە حەزم کرد بچمە دارمعلیمین. باشە مامۆستا جەنابەت دەورەی چەنەمی؟ دەورەی سێمی سلێمانی بڵێ کەواتە 59 دەورەی یەکەم تەخەڕوجی کردووە 6 دەورەی دووەم 61 دەورەی سێم وانە چیان مامۆستا ئەوانەی کە لەگەڵ تۆ دەرچوون لە خانی پێگەیانی مامۆسایان ینی هاوڕەکانم بەڵێ وەڵا مامۆستا عەلی عومەر جەما سابیر زۆر بوونەوانە ینی نازم کاوە ئەحمەد میرزا ڕەوفی عەلی ماستا و ئەحمەد حسێن عەزیز لەم بەینا کۆچی دوایەکە خواافریکا مامۆستا حەسەن حسین بەڵێ باشە مامۆستا ئەمە هی ئەو سەردەمانەیە ئەمە نەخێر ئەمە وەختی مامۆستا لە مەکتەبی خەلەکان ئەو 4 مامۆستایە جا لە عینەکە لە بینای مەکتەبەکە لەوێ ئەو ڕسمیان گرتەوە تاهای کوڕە لە باوەشیانە کە تازە بوو کاکتەهای کوڕی جەنابێت کاتۆ کاتە ژنی هە نابوو بەڵێ ئەمە کامیان جەنابەتی مامۆستا؟ ئەمە منیتیانیم جەنابەتیانی مامۆستاکانی ڕەفیقتن باشە مامۆستا ئەم وێنەیە ئەگەڕێتەوە بۆ چ ساڵێک؟ ئەمە ساڵی 61 کە تاعین بووم جلسپیەکان جەنابەتی بەڵێ ئەوە منەمەوە قوتابیەکان ینی لێ وەلو قوتابەکان زۆر بوون بەرزتر لەو کاتە ڕاستە ئەوە شەر خەلەکانە مامۆستا؟ نەخێر ئەوە نەوتیە نەوتی قەراخە لەوێ تەعین بووی مامۆستایەکە جا کە تۆ جەنابەت تەعین بووی بە چەند تەعین بووی؟ وەختە بە 20,000 20 دینار چەندی دینار و لەگەڵ 12 دیناریش غیلا بوو بەڵێ مامۆستا توخوا ئەو غیلایان بۆ ڕوونکەرەوە 20 ئەسڵی ئەوە معاشەکەتە بۆچی 12 غیلاشیانیانێ هۆکاری چی بوو؟ والله نازانم ینی هەر هەبوو بۆ مۆزەفین هەر هەبوو وەختە غیلا پیانەوە غیلا معنای گرانی آخر ئەزانم بەڵام یعنی بۆ نیانەوە بە 32 تەعینەبی بۆ ئەڵێ بە 20 تەعینەبی 12 غیلا وەنیە هەتا سامنیش ئەو وەڵامم وەرنەگرتووە بە هیوام وەریگرم ئەمە ژوێنەیەکە وێنەیەکە بەڵام پێ ئەچێ سەرەتایی بێ بەڵێ وەنیە ئەوە سنفی 6 لە سنفی 6 بووین لە مەکتەبی ئەیوبیە ساڵی 1953 پۆلی 6 کەواتە مامۆستا ساڵح گۆڕونی تایە بەڵێ ئەوتە ئەمەیانە ئەمەی عینەک لە چاوەکە ئەمە بەڕێوەبەرەکەتانە ئەمیش ساڵح یحیایە برا ڕەوف یحیا مامۆستا ساڵح یحیا باوکی کاخەبات و ئەوان بەڵێ ئەزانم ئەی ئەمیکیان تەنیشتی ئەمانکە هەموو تەلەبن هەمووی تەلەبنەوەە باشە ئەمەیان منم ئەمەیان جەنابەتی بەڵێ کەی تریتیایە هاوڕێ و کە ئێستا خەڵک بیناسێ ناسرااو بێ مەسەلەن
کەیسە بیناسن بەڵێ مەسەن بۆ نمونە ئەمە کێ ئەوم مامۆستا جەمال عەبدوولە مامۆستا جەمال عەبدوول لێرەوە ڕێزمان هەیە بۆی تۆزانی مامۆستا جەمال عەبدوول یەکەمین کاراکتەر کە هاتووتە ئەم بەرنامەیە مامۆستا جەمال عەبدوول ئەوە مێژوویە کە ئێمە شانەزی پێوەکەین مامۆستا ئەم بینایە لەکوێ بوو ئەم بینایە ئێستا ژەرماوە لە تەنیش مزگەوتی عەبدوڵڵاتوفی هەر تەنیش مزگەوتی عەبدوڵڵاتوفیەوە لەو ناوایە هەر بینا کۆنەکەی ئەیوبیا باشە مامۆستا هەندێک وێنە هەن مەسەڵەن بۆ نمونە ئەم مناڵە ئەم مناڵە پۆشتە و پەرداخی چییە؟ ئەمە تا خوشکەزامە هەر برای دکتۆر جەمالە دکتۆر ئێستا ئیش لە لەندەنە حالیە دکتۆرە بەڵێ باشە تەهای ناوە ماڵی ئەحمەد ڕەشید ئەکاتە ماڵی خاڵی جەنابێ نەخێر زاوامە ئەحمەد ڕەشیدی ئەها خوشکەزاتن ئەمانە خوشکەزاتن ڕاستەکەن دایکیان ئەوەیە کە با بڵێن یەکەم خوشکتە باشە ئەمەش هەر ژنێکی خانومانە ژنی خاڵە عومەرمە چایەکی با بڵێ دایکی شیرینەوەانە ئەم ژنە ئێستا ماوە ڕەحمەی نەخێر وەفاتی کردووە وەفاتی کردووە کاتە خاڵیشی هەر وەفاتی کردووە بەڵێ خاڵشم وەفاتی کردو هەر دوای کارە ساتەکەی ئازاد کە بەڕەحمە بێ لەگەڵ کازان و فەرمانە باسی ئازادت کرد بەڵێ ئەمە ئازاد نییە ئازادە بەڵێ ڕەحمەت بێ بەڵێ ئەوە لەگەڵ کازان ئازادە کوڕی خاڵە عومەرتە کوڕی خاڵە عومەر کەواتە کارزان و فەرمان و ڕێبوار و ئازاد ئەمە ئازادی ئەمە ئازاد ئەو چوار مۆسیزیانە شەهیدەیەکە بەڕاستی کارەسات بوو بۆ هونەری کوردی بەگشتی بەڵام وڵایتە تەسیری ئەو بوو زۆری پاش 6 مانگ خاڵشم کۆت وەلو خۆشی نەخۆشیە بوو بەڵام من واتە سەوەرەکەم تەسیری ئەوەش بێ کوڕیتری هەبوو کوڕێکیکە هەیە بەڵێ ماوەش بەڵێ ماوەش ئەمەش هەر وێنەیە کاهینی ئەو تیپەیە بەس نازانم کاک ئازاد کامەیانە ئازادی هین نەبوو مۆسیقار نەبوو بەز ئەو هینی ینی وەکو کۆرس ئەی ئەمە ئەم وێنەیە کاک ئازادی تایە نەتیان نییە بەس ئەوە تەهای کوڕمەوەی کەەوە بە پێوەستا و ڕیکردو ئەوە با بڵێ ئەمجل کوردی کە بە پێوەستا ئەویش با بڵێن ژەنیار ئەوان نبوو بۆ یەکە چوو بوو بەڵام ئەو لە پاسێکی کابوو لەو پاسیان نەبوو پاسانە باشە مامۆستاجان مەڵاهی من وێنەی زۆر جوان لە ئەلبومەکەی جەنابتا هەن ئەمە یەکێکە لەو وێنانەی کە بەڕاستی لە لای من وێنەیەشی جوانە حەزەکەم بە سەرا لە سەری ئەم سەرەوە لە جلکوردیەکەەوە کە قاچی هەڵناوە ئەوە ئەکرەمە خاڵوەزامە کاگەکرم ئەمەی دووەمیان محەممەد محەدینە نازانم دەمێکە نەمبین و نازانم چی بەسەرهات بەڵێ ئەوەی تەنیشان جەنابتی ئەوە منم ئەویکیان کوڕێکی خەڵقی بەسرا مامۆستا وەختی خۆی ئێمە نەقل بوون بە بەسرە زۆر برادەرمان بووی ترهاتە بۆ سلێمانی سەردارێکی بۆچی لە بەسرابووی مامۆستا وەڵاوە ئینەکەی دوو درێژە تۆزێ ساڵی 63 تەبەن کە وەختێ دێهات و شتوانە تۆزێ هین بوو کە ئەول بۆمان و مەکتەبەکان هەمووی چینەمان ئێمە وەختە مامۆستا بووین هاتینەوە لە سلێمانی تەنسیب کراین مامۆستا زۆر بۆ هەر مەکتەبێک تقریبان 15 مامۆستای زیای لێ بوو بەڵێ لە 63 تەنسیب بووین ینی لە 63 کتابێکیان لە بەخاوە لە وەزارەتەوە ئەڵێ ئەو مامۆستایانی کەوا تەنسیبن لە ناو شارە زیادەن با داوای جنوب بکەن داوای گواستنەوە بکەن بۆ خواروی عێراق لە بۆ خواروی عێراق بەس ینی بە شمال ناوەکو بە حسابی ئەوان کەرکووک کۆمانە بەغاو حلەی تیانە بێت چوو شارشکە داواکەن نەقلیانەکەن ئەگەر بێت و داوا نەکەن خۆمان نەقلیانەکەن باشە لە کۆی گشتی کوردستانە واللهی نازانم یا هەر لە سلێمانی وا بخوا من ئاگار نیم بەس نازانم هەر لە سلێمانی و نازانم باش ئیتر ئێمە شتێ برادەرون ئەو مامۆستا جەمالە لەگەڵ مامۆستا جەمال حەمەد سەعید میرزا حەمەد سەعید وتمان چی بکەین باشە ئێمە برادەر بووین بەیەکەوە مامۆستا جەمالی میرزا حەمەد سەعید ئەمەیان نییە ئەمەیانە بەڵێ ئەو خۆیەتی بەڵێ وتمان چی بکەین بۆی کە لە یەک شوێ نابین ئەگەر خۆیان نەقلمانکەن هەرێکمان بە هەڵێن بەلایەکە باوا بکەین شوێنێ داوا بکەین بەیەکەوە چی بکەین دووترین شوێن داوا بکەین باش داوای بەسڕ ئەو کاتە تۆ ماڵ و مناڵی شن نەبوو نەخێرەوە خۆشمانە بەڵ هیچمان نەمان بوونەوە لە ساڵی 63 بوو ڕاستە کۆتایی 63 بوو ساڵی مانگیان تۆ 2 ساڵ بوو مامۆستا بووی ئەو کات بەڵێ 2 ساڵ ناڵم ئیتر داوای بەسڕەمان کرد
هەستێکیان نەقەکردیمەوە بەسەری کەچین بۆ دەسە خواستی خۆتە بڵێ باش و بێکەوە بووین بۆ لەو لێ هەر یەکەمان بۆ مەکتەبێن بەڵام بە ڕۆژ بە شەو بە ئێوارە هات و شوێنی خۆیان شوقەیەکمان گوتو لە یاوون بەیەکەوە بووین خۆشیش بوو تقریبا چەند نەمانەوە مامۆستا وەڵا وەزەم هەمووی ئەوە نەبوو 6 مانگی ماینەوە ئیتر کە فازاتەکەی عەبدوڕەزاق محموود چێ حافزی سلێمانی لەگەڵ خۆلێ خۆشمە لە مستەفا ئینیا کرد ئیتر ئێمە نەقڵ کردەوە سەر بۆ گەڕانی بۆ شوێنخوان ئیتر ئێمە چین باشە وەڵام مامۆستا بزانم ئەم وێنەیەش ئەمە کوێیە مامۆستا ئەمە خەلەکانە خەلەکانە کاتی مامۆستا بووی کامیان جەنابەتی مامۆستا یەکەم بەڵێ بڵێن ئەمەیان ئەویان بەڵێ ئەی دووەمیان ئەوە دووەمیان ئەوش مامۆستا حەمەتایار خەڵکی کۆیەیە ئەوە کۆچی دوایی کردەوە ئەفریقا ئەمەش مامۆستا جەمال میرزا حەمەساریە نەوەڵا ئەوە ببوورە ئەوە هێنە مامۆستا هێنە ڕەفیقە رفيق عبد الله امي مامۆستا جەمالە مامۆستا جەمالە ئەوەی تەنیشتی ئەوان مامۆستا تۆفیقە ئەمەیان ئەوی کیان کەوتن ئەوەی جل کوردیەکە کوردیەکەیە بەڵێ مامۆستا ئەحمەد ئەو دوانێ کە عەرەبن عەرەب بوون مامۆستا ئەمە وێنەیەکی سەردەمی بەسڕە نییە بەڵێ باش ئەمە مامۆستایان لە بەسڕە لە سەیرانە بوون چون بۆ سەیران باش ئەمەش وێنەیەکی زۆر پاک و جوانە حەزەکەم بینەر بیبینێ ئەمەیان چییە؟ ئەمە دەورەیەک بوو لە مەکتەبی پێشکەوتن کە ئێستا هێنا تێک چووە بۆ باقی دایک لێیا بوو مەکتەبی پێشکەوتن باشە مامۆستا پرسیارێت خوا ئەم ژنە چێ؟ ئەوە ماڵەوەمانە خێزان دایکی مناڵەکانە بەڵێ ئەو بە گەنجیە تەوان هێشتا شوێن نەکردێت شوێن نەکردووە ناوی چیە مامۆستا؟ گەلاوێش گەلاوێش محەممەد عەبدوڕەحمان بەڵێ گەلاوێژ محەممەد عەبدوڕەحمان جاف چۆن ئەم خێزانەت ناسی مامۆستا؟ خۆی وەختی خۆی خێزان عایلەی ئێمە ینی خێزان لەگەڵ خێزانی ئەوانە باوکم لەگەڵ باوکم بەڕەحمە بێ ناسیاوی یەکتری بوون تر هاچۆن من تێکەڵاویمان هەبوو تر منیش کە ئەو ناسی وەختی خۆی کە هاتی وەختی ئەوە بوو ژن بێنی تر نەختە دڵمان بەیەکەوە بوو نەختەیە زۆر مامۆستا بە نەختەیە خێزانێکی ماشەڵاوە گەورە پێک نایە دیارێکتیتان زۆر خۆشویستوە خوالێکتان نەکە خوالێکتان نەکە کەی ئەم گەلاوێشخانەی هێنا ساڵی چەند؟ 65 واتە 4 ساڵ بوو تۆ مامۆستا بووی لە کێشەی بەسڕەش نەجاتێ بوو ئیتر تۆزێکیش دنیا خۆش بوو ئەمە هی ئەو سەردەمەیە مامۆستا خوالەیەکتان نەکە من تەمەنای ژیانی خۆشتان بۆکەم منیش بە خزمەتی گەلاوێشخان گەیشتوم ژنێکی میوان نەواز بوو خوا لێن نەسێنێ ئەمەش هەری ئەمە وەختێک کە چین بۆ شەر مانگی هەنگوینیە مانگی هەنگوینیە باشە مامۆستا لە ماڵەوە تۆ ئازایی لە ئیشکردنە یان گەلاوێشخان کامتان زۆر ئیشکردن لە ماڵە هەرەویژەکە مامۆستا ئەی لە سەیرانە لە سەیرانە وەڵای بە جۆرەی توانایتە چیمان پێکەینەمە باشە مامۆستا ئەمە لە سەیرانایی ئەوە سەیرانە ئەمە چیلکە و چاواڵێک کۆ کردوێتەوە بۆ گەلاوێشخان وەنیە ئەی باشە مامۆستا تۆ ئیشی کردووە بە پێوە دۆکۆمنتانە ئیتر بۆچی ئەڵێ نایکەم یان ئیشی ئەوە بەتەنیا خەرو لە سەیرانە خەر بەس مامۆستایەکش پێ بڵم ئەها ئەو فەقیرە ئەویش ئەوەتە تەشتێژی داناوە وەنیە سەتڵ و یەک دنیاش شتێک داناوە بە حەقیقەت ژنی ئێمە پێویستی زۆر بەوەیە کە یارمەتی بدرێت ئەجا یەک شتیشم لە ماڵی ئێوە ڕەچاو کرد حەزەکەم بینەرانی خۆشەویست ئەمە شەروێنێکی جوانە مانگی هەنوونی ئەوە شەری مانگی شوێنێکی کەوە باشە بەس من شتێکم ڕەچاو کرد لە ماڵی ئێوە پێم خۆش بوو بینەران ئەوە بزانن ژنێک بوو زۆر گرنگی بە باخ و باغداری ئەیە ئەنج من هەر هاتم یەکسەر وتم مامۆستا تۆ کۆلێژی کشت و کاڵت تەواو کردو وتێ نەوەڵاوە بەرهەمی دەستی خێزانەکەمە ئەجا ئەمە ڕێگێکی مێژوویشی هەیە ئەمە هەر لە گەنجەتیەوە خەریکە و لەگەڵ نازناز و لەگەڵ ئەو جۆرەشتانە بزانانی ئەوەنە زەوقی لەگەڵ باخوانایە بەلای هەجمارەکە شوێنێک کابڕۆ خەڵق سەیری دیکۆر و شواناکە و هەر سەیری گوڵ و دار و درختەوە ناکەوانی پێ خۆشە ژیان هە لەنا ئەو سەوزای و گوڵایە بریا ئێمە هەموو شتێکمان وەلا بنایە بۆ ئەوەی کە چەنی بتوانین ڕێژەی سەوزی زۆر بکەین هەم بۆ ژینگەکەمان هەم بۆ ئەمەش خێزانتە بەڵێ هەر ئەوە
ئەمە ئەو ماڵەیە کە بەرتووەکەەوە مامۆستا نەخێر ئێمە لەوێ بوون لەو ماڵا بوون بەڵام خانوویەکی کە تۆزێ باشتر بوو وەزعی لە سەجادەکە بوو لای مزگەوتەکەەوەیکەوە لێ ئەوم هەڵکرد بۆ خۆم یانی لە هۆلێ لە گەڕێکی هۆلێ چوارباخ باکاتە چوارباخ هۆلێ ناگاتە سەرجادەکە نانە هۆلی وازم لە سەروترە و سعی تاکۆی و بۆ خوارەوە لای ماڵی حەسن گەلوشتەکە باشە مامۆستا ئەم وێنەیەش وێنەیەکی زۆر جوانە من پێم وابێ ئەو کراسی لە بەریایەتی پیانە و جەلسەی تاران پێم وابێ ئەوە ژنەکان دەتوانن زیاتر ساغی بکەنەوە بۆمان ئەمەش هەر وێنەیەکی گەلاوێشخانە لەگەڵ کاک شێرزاد ئەمەش هەر وێنەیەکی جەنابتە بەڕاستی زۆر جوانە ئەوە ڕەوڕەوەیە ئەمە کامیانە مامۆستا کوڕە گەورەکەمە تەهایە کاک تەهایە ساڵە وەختی نەبوو ساڵی چەنە مامۆساوە وازم 16 ڕەوڕەوەیە ئیتر بەڵێ 24 هەشتی ساڵی 1960 مامۆستا لەم کاتام و بەڕیدەتان بەکارێنە نەوەڵام بەڕیدەمان نەبووە هەر نەبوو پانکەیەگە لە ڕاستیە ئەو کاتە زۆر هین نەبوو یعنی زۆر دنیا بەو شێوەیە گەرم نەبوو ئەمە شوێنەیەکی زۆر جوان و زۆر هوەریە ئەمە کێ ئەم کاراکتەرە ئەوە ژن برامە گەلاوێژە لەگەڵ ئەوی شوازان بەخوا تەهای کوڕمە چێ وێنەیە گرتووە مامۆستا نازانی بەس بریا بزانیا بۆی دەستخۆشی زۆر لێ بکەن چکە وێنەیەکی زۆر زۆر هوەری جوانە لەوەش ناچێ ئەوەی کە گرتوێتی زۆر گوێی بە جۆری هوەری وێنەکە دابێ بەڵام خۆرسکانە زۆر جوان مامۆستا بەڕاستی ژیان سادە و ساکار و ژیان زۆر زۆر جوان بوو ئەمە حەوشەی ماڵی خۆتانە ئیتر ئەمە مامۆسال بۆ عەسران ئاوا دۆشەک و شداتە دەرێ یان بۆ ئێواران وڵایتر لە عەسر بەدواوە کە دنیا تۆزی خوێنکە بوو سێبەر بوو تێ چێ بە سێبەرەکە لە پێشە ئەوڕشێنێکیانەکە ئەنجایتر بۆنی ڕێحانە لەولاوە و بۆنی تاسکەبابی لەولاوە بەڕاستی هەر ئەبێ ئەخی وڵ ڕاستەوە مامۆستا ئەم وێنێ ژوێنەیەکی زۆر جوانی کۆنە بەڵام کلاسیکێتی تایە پەردەکان و هەستەکەی ئەمە ژنێکی زۆر شارەزا ئیداری ئەم ماڵیەوە ماڵەکە کوێیە ئەوە ئەو دوو بە ڕێزەش شێن ئەوە خوشکمە خوشە بچۆلەکەمە ئەویشان خوشکەزامە بەس کچی ئەو نیە کچی خوشکی بچووکتە لەگە خوشکەزایەکمە چێ سەلیقەی هەبوو مامۆستا بۆ ئەم پەردە و بۆ ئەم ڕازانەوە بەو شێوەیە ساکاریە بەڵام لە مەعنایە قوڵ وەڵایتر دیارە هەر ماڵەوەمانی تر بەس ئەو کوسێش کۆنە بەس ئەو کوسێژە شا هەرمامانە ئێستاش داتان ناوە بەکارێنن بەڕاست حیزەران بۆ مامۆستا ئەو کاتە دارێکی زۆر باش بوو ئەمە شاروێنەیەکی جوانە مامۆستا ئەوە شەر و خوشکەمە یا ئەویان ئازادە ئەمان ئەوانش خوشکەزامن ینی کام ئازاد مامۆستا کام ئازاد ئازاد ئەسمان مهندسەکە وتمان بەڵێ نەک بەڕەحمەت بێ کاک ئازاد ئەوە خوشکەزامە مامۆستا وێنەکان زۆر جوانن ئەمە هەر وێنەیەکی ترە ئەمانە شێن مامۆستا ئەوە ماڵی خۆمانە بەڵێ ئەوەی سەرەوەیان جەنابتی ئەمەیان علی عومەرە علی عومەر بەڕەحمەوی تەنیشتم مامۆستا علی عومەری خۆشنووس بەڵێ وەڵا حەزەکەم ئەو وێنەیە کاک علی عومەریش ببینین بەڕاستی زۆر جوان بوو بۆچی مامۆستا ئەم کاراکتەرەیە تەمان لە ژیانە نەماوە ئێستا مامۆستا خزم تیان هاوڕێ هەر بە هاوڕێن و برادەر بە هەر لە مەکتەبەوە بەیەکەوە لە سەرەتاییەوە زۆر برادەرم بوو ئەی خێزانەکەی ماوە خێزانی ماوەش لەخوا بەزیانێ باشە مامۆستا تۆ بەڕاستی دیارە چالاکی لایەنیشە لە سەیرانە ئەمەش لێرەیەوە نییە ئەو برادەرێکە چین بۆ سەیران بۆ گۆشتمان برژان مامۆستای ئەمە چییە؟ ئەمە ئەو کوڕە ژن برامە جا کە ژنی هێنا تاەن پاژ من ئەو ژنی هێنا
ویستم دیارەیەکی بۆ بەرم دیارەکە چی فکرم کردەوەتم بە ئەوی بۆ دروستکەم خۆ دروستە کرد لە مقابڵم دروست وەختە زۆرکەم و تااقەتەمە بوو دروست کرد جەماڵیان لە هەولێر بوو لێرەشەوە ئەو بۆ بر بۆ هەولێر بەڵام هینە لەوێ بەیەکەوەیم کرد پاچە پاچە بۆ هەمووی یعنی ئەوانە بوو وانە ئابرا ئەمە ژوێنەیەکی جوانی باوکایەتی جەنابتە لەگەڵ مناڵەکانە ئەمەسا ئەم وێنەیە ئەم وێنێم ئۆتۆمبیلە ئەمە ساڵی 61 بەڵێ ئەو ئۆتۆمبیلین ئەو کوڕی خاڵمە ئەکرەمی خاڵم اینجا من و مامۆسا علی عومەر و ئەکرەمی خاڵم و مامۆسا جەمال و برادێکی کەی بوون خزم چون بۆ دەوری شەقڵاوە و ئەمە ئەو شوێنانەیە گەشتانە کرد مامۆستا و کاتە بە گەنجی ئەگە سیارێکیش بووە زیاتر لە سلێمانی دوورەکەوتنەوە لە سەر سناروانە دوورەکەوتنەوە بەڵێ ڕاستە مامۆستا لە ڕاستیە ئێمە زۆر کەممان ماوە بەداخەوە بەڵام بۆ ئەوەی کاتەکە با بڵێن زۆر بەسەر نەچێ حەزەکەم بزانم ئەمانە چیان مامۆستا ئەمەی ئەم سەریان ئەوە برای دکتۆر ئارامە ئەوەی ناوڕاز قۆمسەڵە ڕەشەکەەوە دڵشادی کوڕمە دکتۆر ئارامە ئەوش دکتۆر ئارامە ڕێزمانێ ئەوە شایی ئەوە خوا نازانم مامەسالەوە چێ دکتۆر ئارام زۆر جوان خۆی گۆڕی بەلێ چه زاوێ ئەوی تەنیشان هاوسەرەکەیەتی ئەوی تریشان تارای کچمە تاراخانی کشتا باشە مامەستا ئەی ئەمانەشێن ئەوەی ناوەڕاستن تەهای کوڕمە ئەوش هاوسەرەتی ئەم دوانی ئەملاژەوە شارای کچمە و لەگەڵ هاوسەرەکەی خوا لێکیان مناڵی تەهانە و دوانە بەڵێ ئەمەش هەروێنەیەکی جوانە بەڵێ ئەمانشیان ئەوە دڵشادی کوڕمە ئەوەی دەستی کردێتە ملێەوە شارایە کچمە ئەوش هەفسەی خوشکمە ئەمیشان تارایە باشە مامەستا ئەم وێنەیە ئەیتر پێم وا بێ هەمووتانن ئەمە هەمومان بەس شەرزادی تیانە و لەو کاتە کاک شێرزادی تیانە باشە ئەمە هەروێنەیەکی ترە بەڵێ ئەمەشترەوە ئەوە تەهای و خێزانەکەیەتی ئەوەی ناوەڕاست دڵشاد و خێزانەکەیەتی بەڵێ ئەویشان شێزاد و خێزانەکەیەتی ژمناواتە مامەستا تۆ سێ کوڕ و دوو کچێ کاتەوە کاک شێرزادی تر گلێ ویشمان نایەتە سەر بڵێ وێنێ ئەومان هین نەکرد بێ ئەمەش نەنەخانە لەگەڵ مناڵەکانیە بەڵێ وانە ئەمانە مناڵی چێن مامەستا ئەویان ئەمەی ئەولان تەنیاکەەوە مناڵی تاهای کوڕمە ئەمیشان ئەم دوانی ئەم لاش ئەو کچ و کوڕی دڵشادن مامەستا مناڵیش خۆشەویستە زۆر ئینسان لە تەمەنیکی ئاوا هەڵکشاوە بەو هەوایاژی کە لە مناڵی مناڵەوە دێ ئەمە شەر زۆر جوانە ئەم وێنەیە ئەوە بەڵێ ئەوە شارای کچمە لەگەڵ دکتۆر مکەڕەم شارەخانە هاوسەرەتی بەڵێ ئەمەش هەر وێنەیەکی ترە بەڵێ هەتا و بەڵێ تەهایەوە ماڵە لە ئەڵمانیا ئێسا خۆی لەگەڵ خەزانەکەی دوو کوڕی هەیە هاوسەرەکەیەتی مامەسا ئێمە لە دوجارە زۆر سوپاسی جەنابەت دەکەین بەداری هەزار ڕیشەبی خوا بتهێڵێ هەم بۆ ڕۆشنبیری گشتی بۆ هەمومان هەم وەکو باوەک بتهێڵێ بۆ مناڵەکانێ وەک هاوسەر بۆ گەلاوێشخان ئێمە ئەم وێنەیە بۆ تۆکەین بەدواوێنە بەڵام لەم بەرنامەی منە تەمە ناکەین بە لەشی ساق چەندین ئەلبومیکە بەخۆشیەوە بێتە ماڵەکەتان پێشەوەشی ئێرە بەجێبێڵی پێم خۆشە لەگەڵ جەنابتا منی ژوێنەیە بگرم بۆی لە داهاتوە ئەوش بێ بەوێنەکانی دوێنێ ئەمە جەنابتی سۆزیشی زۆر خۆشە لەگەڵ لەگەڵ شارەخان لێرەوە ڕێز و خۆشەویستی بۆ نێرین ئەمە لە کۆتایە زۆر سوپاس دەکەین زۆر سوپاسانەکەم هیوادارم ئەسەر کەوتوو بن بەرنامەکەتان هەر پێشکەوتو بێ و بۆ خزمەتی نەتەوەکەمان هەروەها کەناڵەکەشتان پێشنگ بێ هەمیشە لە خزمەتی نەتەوەکەمانەوە گەلێک خێر بێ خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ